هەیژین هەیژین مناو کەسم هەموو ڕۆژێک هەیژین هەیژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی لێم ناکڕێ خاوانی نان لێم ناکڕێت ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەیژین ژیانی ئەمڕۆ بێفرۆشم بۆ کڕینی نانی سبەی لێم ناکڕێ خاوانی نان لێم ناکڕێ هەروکاسبینێ مەجبوری بێ مەسەلەن زاری هەژدی هەیە ئادەم پشت قەتڵگاوە لە بانجادەتی دەخوارەوە زمسان کارە بە تەلەڤیزیۆنەکەەوە تەخوار بەفرەڵیگەت هەتا هاو بۆ جاکە ئەشر بیلاوە چووینە سەری یەکڕا سەر و چاو و پاو ئازە عەنەمیشتیا بوو یان نێوای لات و بنازات زات نەبوو تماشاکە نظر ما به برادران کردستانی از دیگر برادران بیشتر است. رفاه برای اونها حاصل می شود. حوایج اونها چیزهایی که اونها می خواهند و مشروع است به اونها داده می شود. من جەمشید بەهرامیم فیلمسازێکی کورد لە تاراوگەدا خەڵکی کوردستانی ئێران دوای ئێشوازارێکی زۆر ناچار بووم وڵات بەجێ بهێڵم و لە ساڵی 2012دا لە ئاڵمان نیشتەجێ بووم کاتێک کە لە ئێراندا بووم نەمتوانی فیلمێک دەربارەی کۆڵبەران بەرهەم بهێنم چونکو پەرژانە سەر تەوەری کۆڵبەران بۆ کۆماری ئیسلامی بە مەسەلەیەکی ئەمنیەتی دێتە ئەژمار بەڵام سەرنجام چەند مانگێک لەو پێش توانیم لە چەند هاوڕێم لە کوردستانی ئێران و عێراق داوا بکەم بڕۆنە شوێنی هاتوچووی کۆڵبەران و فیلمیان لێ هەڵگرنەوە و وتوێژیان لەگەڵ بکەن و دواتر دیمەنەکانم بۆ بەڕێ بکەنەوە بەهۆی ئەو مەترسیانەی کە لە ئێراندا بەرەوڕووی کۆڵبەرەکان دەبێتەوە لەم فیلمەدا ئاماژەمان بە ناوەکانیان نەکردووە خەریکی ئەمیشەیت وەڵا لە سوێنی ڕاهنەمایەوە سەر چەند ساڵ تەمەنتە؟ 35 ساڵ شن هەروە داکرد چ دەکرد؟ ئەتوانی بژێوی ژیانی خۆت بدێ بەم کارە؟ زندگی لە چەرخێ بەم کارەوە؟ زۆری چەندێک پێیاکی مانگێک وەڵای بە مانگێک کار بکرێگە کاریش نێ وەڵا هیچ دیاریوا بە مانگیش دانیشتە هیچ یەک ڕیاڵ من خەڵکی شاری مەریوانی کوردستانی ئێرانم زۆرێک لە خزم و ناسیاوەکانم لە ڕێگای کۆڵبەریەوە بژێوی ژیانیان دابیر دەکەن لە کاتی خوێندنم لە دواناوەندیدا لە دەوروبەری ساڵەکانی 1995 خۆشم چەند جارێک کۆڵبەریم کردووە و چەند جارێکیش بەهۆی وێنەگریەوە لەگەڵ کۆڵبەرەکاندا بوومەتە هاوڕێ بەداخەوە ئەرشیوی وێنەکانم کە تایبەت بە کۆڵبەران بوو لە کاتی بەجێهێشتنی وڵات تووشی خەسار بوون و لەدەست چوون ڕێگان بدەن ئاوەها کۆڵبەریتان بۆ پێناسە بکەم بیهێنە پێشچاوی خۆتان کە هەموو ڕۆژێ ڕێگای کارەکەتان لە ناوەڕاستی مەیدانی مینەوە تێپەڕبێت یان بەهۆی ئاستەنگەکانی ڕێگای کارەکەتانەوە بەرەو ڕووی هەڕەشەکانی بەڵاستروشتیەکان ببنەوە یان ئەوەی کە لە تیرەنگاوی ڕاستەوخۆی تەقەی هێزە نظامیەکان دابن چەند ساڵە خەریکی ئەم کارەیت؟ واللهی چا تقریبا ئەگەش نیشم نەبوو 18 ساڵە دەکەم چەند جار گیراویت؟ واللهی ئەمە زۆر جیرانەکەم چۆن بوو مەسەلەن پێشبار بوومە مەسەلەن کاروان لێرە بۆ چوومەوە پێشکەوتم ڕێم بە تاقیدوێتەوە عەزەمان گرتویانم دووسێ قڕت کەسمان بینیە کەوتووە زەخوارەوە بووە قەتع نخاع بووە دەستی شکاوە پای شکاوە
کەوتینەکەمین قاچم شکیان 2 مانگ لە جیاوم بازم هەر ناچار بووم دوارە بێمەوە بۆ ئەم کارە. لە هەندێک لە ناوچە سنووریەکانی ئێراندا کۆڵبەری تاقەڕێگای دابینکردنی بژێوی ژیانی خەڵکیە و کۆڵبەرەکان سرە ڕای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەترسی مەرگ لە گەرمای هاوین و سەرمای زستانیشدا درێژە بە کۆڵبەری دەدەن. کۆڵەکە چەند کیلۆیە؟ خوا نازانم بە چەندێک پوڵ وەرگربی؟ هەچ کاتوێتی نادام چەندێکی ئەمە چوار کیلویان کۆڵ بە چەند کۆڵی بە چەند دێن؟ کۆڵی بە چەند دێنن؟ ئەمە 180,000 200,000 منەگرێتەوە. بەستان ساغبێ. فیلم هەڵگرتنەوە لە کۆڵبەرەکان لە ئێراندا تاوانە. هێزە سنوورپارێز و ئەمنیەتیەکانی ئێران هۆشداریان داوەتە کۆڵبەرەکان کە لەگەڵ هەواڵنێرەکان قسە نەکەن و ئەگەر کامێرامەنیان وێنەگرێکیان دیت راپۆرتیان لێ بدەن. کاکەم ئێمە پۆڵمانی بڕخ و گاز دەربێنین خاتە پۆڵ ئاو بڕخ و گاز و سات و کەلاس هەشتە کلاس هەشتم ئەوە مەدرسەکە جێشتیەوە بەقادر بێ پوڵی ئارە وەڵا سێ کاتۆناڵ 18 کیلوێ چەند ساعت بە پیا دەڵێی؟ ساعت 3 چوینە 3 ئایزەگرمە سوێرە ساعت 12 نیمە ڕۆیە چەندێ پوڵ وەرگن لە بری؟ وەڵا بۆ 100,000 هاتوین بە قورب. وەڵا کاکە بە 100,000 هاتوین بۆ چی هاتوین؟ ئەرە وەڵا خاڵێکی لێ وەڵا 100,000 بەش ئەتڵێ برنجمان ناکە چاوەکە. سیستمی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتاوە تاک و ئەمڕۆ ڕوانگەیەکی زۆر ئەمنیەتی بۆ ناوچە کوردنشینەکانی ئێران هەبووە. لە مانگە سەرەتاییەکانی شۆڕشی 1970دا هێزە سیاسەکانی کورد کۆنتڕۆڵی بەشێک لە ناوچە کوردستانیەکانیان بەدەستەوە گرت و با دروشمی خودموختاری بۆ کوردستان و دموکراسی بۆ ئێران و دروستکردنی شۆرا خەڵکیەکان بۆ بەڕێوەبەرایەتی شارەکان لە کوردستاندا دەستیان بە چالاکی کرد. ئایەت الله خومێنی دەیزانی قبولکردنی مافی چارەی خۆنووسی کوردەکان بربەستێکە لە بەرامبەر حکوومەتی وەلایەتی فەقیهدا و هەر لە سەرەتاوە فەرمانی کرد کە هەر چەشنەکردەوەیەک بۆ خودموختاری کوردستان بە توندی سەرکوت بکرێت. این توطئه‌گرهای در کردستان و غیر اون در صف کفار هستند. با اونها باید با شدت رفتار کرد. دولت با شدت رفتار کند. ژاندارمری با شدت رفتار کند. ارتش با شدت رفتار کند. اگر با شدت رفتار نکنند ما با اونها با شدت رفتار میکنیم. لە 28 گەلاوێژی ساڵی 1970دا ئایەت الله خومێنی دژ بە هێزەکانی ناوچە کوردنشینەکانی ئێران فەرمانی نیزامی دەرکرد کە بە فتوای جیهاد بۆ کوردستان ناسرا. لە ڕاستیدا ئەم فتوایە فەرمانی کوشتنی هەزاران چالاکی سیاسی کورد و خەڵکی ئاسایی لە کوردستاندا بوو. اینها میخوان کردستان را به تباهی بکشند. سران اینا قابل هدایت نیستند. اینها از یهود بنی قریظه بدترند و اینها باید اعدام شوند و ما به امر خدا با اونها با شدت رفتار میکنیم و آنها را به همین زودی سرکوبی میکنیم. کوشتنی کوردەکان بەس لە سنوورەکانی ئێراندا بربەست نەبووەوە. لەم چواردەیە دواییەدا کۆماری ئیسلامی بەشێکی زۆر لە ڕێبەرانی کورد لەوانە عەبدوڕەحمانی قاسملوو لە ساڵی 1970 لە ڤیەن، سدیقی کەمانگەر لە ساڵی 1970 لە سلێمانی و سادقی شەرەفکەندی لە ساڵی 1992 لە برلین و بەدەیان کەس لە ڕێبەرانی دیکەی کوردی لە شوێنە جیاجیەکانی جیهاندا تیرۆر کرد. ئەی خاڵۆی ڕێبوار باوان ڕێم لە بەرناچێ و داخی غەریبی خاڵۆگیان لە دڵمێ دەرناچێ و
خۆم خاچەق فێرۆژ باوان ڕێگای پێنجێنێم دەست هەڵگیری نابێم براتانە ڕژێ خوێنێم ئەی خاڵۆی ڕێبوار باوان خۆم نیش ڕێبوارێم منیش وەکو ڕوانگەی ئەمنیەتی کۆماری ئیسلامی بۆ ناوچە کوردنشینەکان لە سەرەتای شۆڕشەوە تاکو و ئەمڕۆکە بووەتە بەربەستێک لە بەرامبەر وەگەڕخستنی سەرمایەی خصوصی و حکومی لەو ناوچانەدا هەروەها بووەتە هۆی سەختگیری چەند قات لەم ناوچانەدا سەختگیری گەلێک کە بووەتە هۆی هەژاری و دەستکورتی لە ڕادەبەدەر لەم ناوچە کوردنشینانەی ئێراندا. باشە یانە هیچ کارێکی تر نییە لە کوردستانی و ڕۆژهەڵاتە دیکەن ئەمەە مەسەلەن شغڵ دەڵی کار و کاسبی نەوەڵانیە ئەمنەگە ڕۆژێ 20,000 من ئەم بۆ خۆم سێ سەرخەمەیە گە 20,000 من ڕۆژێ دەراماتە با شغڵم نەدەکرد چونگە چۆن ئەو شغڵ خەتەرە سنگۆ خۆم هەمیشە بە گولێنە مەسەلەن ژنوم داڵەمە سێ دوون قەرەباشی تو نۆکەرێکمە ئەوەم نەدەکرد مەسەلەن 20,000 منەکەم دەبردەوە ماڵ کار و کاسبی نەما هیچ شتێک ئەگەر شغڵەتەرم بۆ مەسەن ڕوێ سازاتمەنی دەستگرن و شغڵەکە دایمی بۆ وڵی کاریە مەکەن و حەز مەکەوی پێکاری وەێ مەجبورینە پەلان بەردێنە پینێ و هیچ شغڵەتەشکە بۆ بەرو کار و کاسب زین بۆ کەوانەی بەسیجن و بنیادی زانبازن و مەسەلەن کوشتان داوە دەوین قلابەیدا بوانە کار و کاسبێدا بۆمە هیچ کار و کاسبێک نەمەش سەر بە هیچ شتێکی نی جێگەگە نازگە زۆرێک لە کۆڵبەران خاوەنی بڕوانامەی زانکۆن و بەشێکیشان وەرزشوانانی پرۆفشناڵن. کێشی کۆڵی کۆڵبەرەکان لە نێوان 30 بۆ 50 کیلۆیە و حەقدەستیان بۆ هەر کۆڵێک لە نێوان 100 بۆ 350,000 تمەنە. کۆڵبەران بۆ هەندێک کۆڵلەوانە کەلوپەلی کارەبایی یان مەشروب یان کەلوپەلی قرس وەکو یەخچاڵ یان ماشینی جلشۆری حەقدەستێکی زۆرتر وەردەگرن و بۆ پۆشاکی منداڵ و سیگار کەمترین حەقدەست وەردەگرن. ئیسراحەتمە هەر نییە خواوەکیڵی پامەخەیکە داکوێ خواکە 150 زەمەدا بۆ کەشەمە بەش هەفتێکەکە لە ماچە شتێ وانە شتێکمە بۆڵ ناگیری لە ماڵە شتێ بێنی یا کەیکێکە یا دوودانەکەیکە یا خیارێکە یا جێنەشابێ دۆی چکۆلێ ئەوش بخواتی نام ئەم پشتەری نەیخۆین بمدی ئەم گەناوە ویدۆ زاتمان نەدانیشت میخۆین لە حێوەتر ساژی بەشکەم بخوایەکە خەتەرەکە ڕەتکەی ئەم کاری کەی زندگی تەشەرخێنێت یانە تۆڕەنە وەڵاحی لاز نیە لەناوە خواوەز ئەوە زندگیە ئەوە زندگی کەمان چەند مناڵەت هەیە؟ 6 ماشەڵڵا مناڵەکانت چی ئەوانیش ئەم کارەیەکەن یا کاری تر بۆ نایاڵی و کارە بکەن وڵای ئایندێکی نیە هیچ ئایندێکی نیە بۆ خۆشمان مەجبوری هیچ کار و کاسبی نیە لە خاتیەوە هێنایت پاچاقی شغڵ کابران پێشکی ئەو نانەی کە وەری دەگری پۆڵی ئەو نانینێکە بۆ بانی بیباتە نانەوەخانی پێوەری ئیشە ئەکە دەوڵەتەکەمان هەو نییە دەوڵەتێکی دیکتاتۆرە دەوڵەتێکی حتاڵەت نییە دەوڵەتێکی خوێن مشە هیچ کار و کاسبێکی لە کوردستانی مەدانیە چا هەر ئەمەە حەجەمەکە شەر هاواری تورکە شاواری بێ قاچکە شاواری بێکاریە پوڵی مەش بە خۆدەزان هیچ ناکە ئەویش دە و گرانیدا و دە و بەدبەختیدا لەناخۆ من مەزگورم مەسەلەن بە 500,000 ملی سنگی خۆم بەگولی وێنێ ماڵ و منداڵ خۆم ئاوارەکەمەوە حەزەمێکی خێڕی لە هۆی تەقەم لێ بکا بمژی زۆرێک لە ڕێگاکانی کۆڵبەری ڕێگاگەلێکن کە لە سەردەمی شەڕی ئێران و عێراقدا مینڕێژ بوون و تا ئێستا کەش پاکسازی نەکراون
هەموو ساڵێکدایان کۆڵبەر بەهۆی تەقینەوەی مین لە ڕێگاکانی کۆڵبەریدا بریندار دەبن یان دەکوژرێن. سەرڕای ئەوەی کە زۆرێک لە کۆڵبەران بەهۆی تەقینەوەی مینەوە ئەندامێکی جەستیان لەدەستداوە، بەڵام دیسانەوەش کۆڵبەری دەکەن. تانانە فرەتر تێ لەنجانە وڵا ڕۆژ وا بووە شاید هەبێژم 4 کۆڵبەر بەم ڕێوە بووە. ئیسە کەمێ عەزیەتەکات و واز باش نییە، وڵا کەمی لەسەر وڵا ڕێڕیم وە 300 نەفەر 400 نەفەر تا 450 نەفەر. سەختە لە وڵات تەلەفۆنێکەکەنەوە وەختە عەزیەتەوە وەخت وایە ئەنتین نایە کە لە تا ئەچینەوە خانەوادە نیگەرانەوە. شەی واکەچی تۆ بە تەمای ئەوە نیت کە یعنی احتماڵی هەموو شتێک لە ڕێگا هەیە. هەرەگەر دیشی ئەگەر دەچێوەی نا هەرەگەر لە ماڵە ڕات چدی چ دەڕۆی بە هەویای خۆت نی ئایا لە شوو بگژی و ئایا لە شوو نەبژی. باشە خانەوادەت کێشیان نییە لەگەڵەوە؟ وڵا دەڵان نیکە دەڵم بڕۆ کارێکی دیکە بکە نییە کاریش نییە. وەڵاهی بەرخوردم وە شاشنی خانەوادن خراپتم مەجبوور نامەسەرەن حکوومەتە و یانەوێن تووڕەکەونەوە وەزیفەما ئیکاریە کرد و مەجبوور ناژەم زاڵەکەم بە پیش زەحمەتی وەی کرد ئەپی کۆڵبەریە. خانەوادەکەش ماوەخوا وایە من خۆم خانەوادی خۆم 3-4 زەنگم بۆ هاتاتێم و ئێژە بۆچی مەساگە شوێن لە دەزڕەسانەوەم ئێژە بۆ ئەجادێر هایدە دەزڕژم معمولیان معمونی هێشتێ یان مەسەن شوێنەکان بازە شوێنی ئانتی نادا پامن بۆ تێ خۆم دوو زەنگی بۆ دەمەژبان نگەران نەبێ ئەژمان مەفلانە شوێنە لە خەتەر دەرچوومە یا هەلمە خەتەر یا هەلمە کەمینە ئەوش نگەران نەبێرە وەڵا زۆر نیگەرانەوینە کە کۆڵەکە بە سالمی تەحویڵ دێن چونکە کۆڵەکە کاورا پێمانێدا ئیتمینانمان پێیەکە هەروەکو کۆڵ خۆمان واسە بار خۆمان واسە هیچ فەرقێکی نییە. تەمام ڕحمان لە کارتۆنەکان دەرمێنە لە کارتۆنیان دەرمێنە ئاوە ئەخە نادە کارتۆنەکەی نیەوە ئاوە دەشکێن بە خودەی ئەخە چاو لە کارتۆنەکەیدا بە سڵامەترە بۆڵە بۆڵ دەسەرنێ. بەشێک لەو کەلوپەلانەی کە کۆڵبەرەکان هاوردەی دەکەن بەبێ هیچ بربەست و بەرگرتنێکی یاساییەوە لە بازاڕ و فرۆشگاکانی شارە سنووریەکاندا دەفرۆشرێن و بەشێکی دیکەیشیان دەنێردرێن بۆ شارە گەورەکان. لە کاتێکدا کە هەموو ڕۆژێک کۆڵبەرەکان دەبنە ئامانجی تەقەی چەکدارە حکومیە سنوور پارێزەکان ئەو کاڵایانەی کە ئەوان هاوردەی دەکەن بەبێ هیچ کێشەیەک لە زۆربەی شارەکانی ئێراندا دەفرۆشرێن. ئەم ڕەحمانەوە چەند کیلۆ قورسا و کارتۆنانە؟ 15 کیلۆ دەبێت. 15 کیلۆ هەدانێکی؟ بەڵێ. چەند ساڵە خەریکی هەمیشەی ماوە ڕەحمان؟ هەلا تازەم دەست پێ کردێتەوە تەنها لە مێژە تازە لە زیندان بەربوو. هەر بە جورمی ئەمە گیرابووی چەند ساڵ حکمیاندا بوویت؟ 2 ساڵ مانگێک. جەریمە شتیان نەکردی فەقەت چەندە جەریمەتیان کرد؟ لە 600. بارەکە خۆی بای چەندەیە بوو؟ ئی خۆم نەبوو کرێبار بوو. کرێبارەکەی چەندەیە بوو؟ کرێبارەکە 100,000 بوو. 100,000 1,600,000 دینار 600,000 تمەن جەریمەتیان کرد و 2 ساڵ. نازیزم هاڕێی ئاوەکەی گەلگەل نازاران وەڵا پایشە تاوەکەی وارەی وارازیزم ئەی هەورامان ئەنا دووری تۆ وەڵا پیسم سەرامان ئەنا دووری تۆ لالۆ پیسم سەرامان. لەوانەیە لە ئێراندا کۆڵبەری تاقەکارێک بێت کە بربەستێکی تەمەنی بۆ نییە. لە منداڵی 12 ساڵەوە تاکو بە ساڵاچووی 75 ساڵە کۆڵبەری دەکەن و هەندێک جار ژنانیش ناچارن کۆڵبەری بکەن. لە ساڵی 2019دا دیمەنی کۆڵبەرێکی 14 ساڵە کە بەهۆی ڕقبوونەوە لە سەرمای زستاندا گیانی لەدەستدا جیهانی شۆک کرد. لە نێوان کۆڵبەراندا زۆرترین خەسار بەرەو ڕووی مێرمنداڵان دەبێتەوە. مێرمنداڵە کۆڵبەرەکان زۆرتر لەوانی تر لەژێر هەڕەشەی سەرما و کەوتنە خوارەوە لە بەرزاییەکانن.
بەشێک لە کۆڵبەران کە لە بواری مادیەوە بارودۆخێکی باشتریان هەیە بە وڵاغدار دەناسرێن. وڵاغدارەکان بە کەڵگوەرگرتن لە ئەسپ و قاتر دەتوانن کەلوپەلێکی زۆرتر هاوردە بکەن. بەڵام هەرگیان لەبەرێک کە پێدەنێتە ئەم ڕێگا پڕ لە مەترسیە جگە لە بەڵا سروشتەکان و تەقینەوەی مین لە ژێر هەڕەشەی تەقەی ڕاستەوخۆی هێزە نظامی و سنوور پارێزەکاندایە. هێزە سنوور پارێز و ئینتزامیەکان نەک هەر تەقە لە کۆڵبەرەکان بەڵکو و تەقە لە ئەسپ و قاترەکانیشیان دەکەن. بۆیەژی بە قوربانە بووم بۆیەژی بە قوربانە بووم برادا کاسپی وێ دەیخۆم نانی وەیە چۆنی بە قوربان نەبوو وەڵا بۆم لە هەموو شتێکی عەزیز کرد خۆمەوە دەست نەداوە دەکەی منی کەوتوم نەگیرام هەڵاتم لێ وڵاغکەم گوشرا بە خۆم بردەست عەزەمان نەداوە نەکەوتومەتە زیندانی تا ئێستا چەند ئەسپیان چەند وڵاغتیان کوشتووە وەڵڵای تا ئەلحان بۆ خۆم وڵاغی خۆم هەبووە تا ئەلحان دە وڵاغ دوازدە وڵاغم لێ کوشتراوە تا ئێستا بینیوتە بە خۆت ئەم وڵاغانە بکوژن ئارێ وەڵای بە چاوی خۆم دیوە بە چاوی خۆم دیوە وڵاغیان ئەوە لەدارە بە سۆبەت فنگی لە سەریان داوە ئەوا بەسویانێتەوە مەسەلەن دوو وڵاغ سێ وڵاغیان تێخستووە بە تفنگی لیانداوە بەس لە کۆماری ئیسلامی کۆڵبەرەکان بە ئاژاوەچیەکانی بواری ئابووری و قاچاقچی ناوزەت دەکات کە ئەمنیەتی وڵات بەرەوڕووی مەترسی دەکەنەوە. سنوور پارێزانی ئێران ئیزنیان پێدراوە کە ڕاستەوخۆ تەقە لە کۆڵبەرەکان بکەن. از ارتفاعات و دره‌ها در نیمه‌های شب این حرکت میکنه. ما به عنوان مرزبان مسئولیم اینو کنترل کنیم. اگر کنترل نکنیم باید پاسخ قانون باشیم. کوله‌ور نیست. این اصطلاح بدی افته که بین میگن کوله‌ور. این قاچاقچیه. این مخل امنیته. بەرپرسانی کۆماری ئیسلامی ساڵانێک نکۆڵیان لە تەقەکردن لە کۆڵبەران دەکرد. بەڵام بڵاوبوونەوەی وێنەی کۆڵبەرە قوربانیەکان لە فەزای مەجازیدا و میدیایی بوونی تەقەکردن لە کۆڵبەران کاردانەوەی بەرپرسانی بەدوای خۆی داهێنا. ناڕەزایەتیەکان دژ بە تەقەکردن لە کۆڵبەران تا ئەو شوێنە پەرەیسەند کە عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران هەڵوێستی نیشاندا. من مرادم از قاچاق پلون کوله‌بر ضعیف بلوچستانی نیست که حالا میره اون طرف یه چیزی رو برمی‌داره با کول خودش میاره این طرف. اینا که چیزی نیست. اینا اهمیتی نداره. با اونا مبارزه هم نشه اشکالی نداره. سەرەڕایتەواوی بانگەشەکانی بەرپرسانی حکومی هێشتاکە دەست بەسەرکردن و تەقەکردن لە کۆڵبەران بەردەوامە. کۆڵبەران لەسەرەوە جەخت دەکەنەوە کە چەکدارە حکومیەکان بەبێ هیچ هۆشداریدان یا تەقەکردنێکی هەوایی ڕاستەوخۆ تەقەیان لێ دەکەن. لەم سەرەوە لە قەتڵگای پێژین معمور تێبۆ ڕێگەی بۆ کەمین هەروە بێتەوە تا ئەلحانە من سێ نەفر چوار نەفریشم دەگەڵ کوژراوە. تەقە بۆ کەمینێت بۆ دادەنێ دەڕۆی نەخافڵ لێت دەداوە تەقەکەیەوەی کەمین چ نیروی انتزامی بوون؟ نیروی انتزامی بوو ئانێکی بچیان نەبوو هاتبووێ بەڵا ئەگەر ئیستی دەم هەڵدێ وریا دەبیتەوە ئەواژ نەخافڵ لێت دەدا ئەوایە هەروە تەقەتان لێک هیزدان دەگۆڕەدانێ بۆ کوردی هیزدان دەگۆڕەدانێ سابارەکەن هاتی وەڵا خۆ عوسمان و مەحموود کوژراوە عوسمانی مەحموود چی هاتی وەڵاوی بێتە ئەس سا ئەو مەحموودە نۆدانە گولانە ئالەوەی داوە لە حەیفێ برینەکە هیندی ئەوا کرد و هیندی ئەوا کرد بە دەستی ئەگەر جەنازەکان بردەوە ئەوە حەتێک دەستی پڕپڕ لەگەڵ ئەرە بە خودای جهات معنوی خدمت به خلق الله است، خدمت به انسانهای محروم است و امیدوارم که توجه داشته باشند که به این مستمندان که ولی نعمت ما هستند رسیدگی کنند و کمک کنند تا اینکه ریشه این محرومیت ان شاء الله از بین برد و همه افراد این ملت یک زندگی متوسطی که باید داشته باشند
هەیژین هەیژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی لێم ناکڕێ خاوەنی نان لێم ناکڕێت